سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەمڕۆ دەمەوێت لە پەیوەندی بە پرسیارێکی بنەڕەتی قسەتان لەگەڵ بکەم. زۆر کەس دەپرسێ بۆ سربەخۆیی، بۆ پێویستە باسی سربەخۆیی بکەین. بۆ زۆر یەک لە نەتەوەکانی جیهان سربەخۆیی دەستەواژەیەکی مێژوویە، بەڵام بۆ ئێمەی نەتەوەی کورد سربەخۆیی لە ئێستاشدا ئامانج و ئارمانێکی زیندووە، پێویستێکی سیاسی و مافێکی حاشا لێکرا. سربەخۆیی واتە نەتەوەیەک بتوانێ لەبارەی داهاتووی خۆی بڕیار بدا و چارەنووسی ئێستا و نەوەی داهاتووی خۆی دیاری بکە. سربەخۆیی واتای ئەمە دەدا کە چارەنووسی نەتەوەیەک لە پێتەختی وڵاتانی دیکە نەنووسرێتەوە. سربەخۆیی یانی زمان، فەرهەنگ و کولتور، ئابووری، ئاسایش و ئەمنیەت، ئاوەدانی و سەقامگیری و داهاتووی منداڵانی یەک نەتەوە بارمتەی ئیرادەی دەوڵەتانێک نەبێ کە ئەو نەتەوەیە بە فەرمی ناناسن. نەتەوەی کورد یەکێکە لە کۆنترین نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوین. ئێمە زمان، مێژوو، فەرهەنگ، جوغرافیا، هەستی نەتەوایەتی هاوبەش، دەرد و ئازاری هاوبەش و ئیرادەی سیاسی هاوبەشمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستان و کورد لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ. بەڵام سەرڕای هەموو ئەو توخمانەی کە بۆ دەوڵەتبوونی یەک نەتەوە پێویستن، کوردستان ئێستاش هەروە لە نێوان چوار دەوڵەتدا دابەش و داگیر کراوە. کاتێک نەتەوەیەک وڵاتی هەیە بەڵام دەوڵەتی نییە، حەشیمەتێکی نزیکەی 7 ملیۆنی هەیە بەڵام خاوەن سەروەری سیاسی نییە، زمانێکی بەهێز و دەوڵەمەندی هەیە بەڵام بێبەش کراوە لە خوێندن و پەروەردە بە زمانەکەی خۆی، کاتێک کانگای سەرزەوی و ژێرزەوی زۆری هەیە بەڵام بڕیاردان و لەسەر ئەم کانگایانە لەدەست خەڵکانی بێگانە و داگیرکەردایە، ئەو کات پرسەکە تەنیا هەڵاواردن نییە، بەڵکو پرسی نەبوونی حاکمیەت و سەروەری سیاسی و نەبوونی دەوڵەتی سربەخۆیە. سربەخۆیی بۆ ئێمە بە مانای دوژمنایەتی لەگەڵ هیچ نەتەوەیەکی دیکە نییە. ئێمە لەگەڵ نەتەوەکانی فارس و تورک و عەرەب یا هیچ نەتەوەیەکی دیکە دوژمنایەتیمان نییە. پرسی ئێمە و گرفتی ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتانەیە کە خاکەکان لێداگیر کردوین و حاشا لە مافەکانی نەتەوەی کورد دەکەن، ئەوانەی کوردستانیان دابەش کردو و لە ڕێگەی زەبر و زەنگ و سەرکوت، زیندان و لە سێدارەدان و تیرۆر ئیزن نادەن نەتەوەکەمان بە ئازادی بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدا. بەداخەوە لە ئێستادا وامان لێ هاتووە ئەگەر گوێمان لە زمانەکانی فارسی و تورکی و عەرەبی دەبێ، کوشت و کوشتار، زیندان و شکەنجە و سێدارە، فتوای جیهادی خومەینی و جینایاتی ساواک و ڕژیمی شاهنشاهی و پەهلەوی و کۆماری ئیسلامی ئێران و ئەنفال و ژینۆسایدی کورد بەدەستی ڕژیمی بەعسی عێراق و جینایەتەکانی مستەفا کەماڵ ئاتاتورک و ڕژیمەکەی ئەردۆغانمان بیر دێتەوە. واتە تەنانەت گوێلێبوون و قسەکردن بەو زمانانەش بۆمان بۆتەوە بیرهێنەرەوەی ترس و تۆقاندن و بۆمان بۆتە فۆبیا. سربەخۆیی کوردستان واتە کۆتایی هێنان بە سووڕی ئینکاری و ستەم و وابەستەیی، واتە کۆتایی هێنان بە کۆیلایەتی و ژێردەستەیی، واتە بنیاتنانی سیستمێکی دموکراسی و سێکۆلار و
پێبەند بە مافەکانی مرۆڤ و گەڕانەوەی شناس و هویەت و کەرامەتی تاکی کورد، واتە گەیشتن بە سەروەری سیاسی و ڕزگاری لە داگیرکاری، واتە یەکسانی نێوان ژن و پیا و بە واتای ئازادی حیزب، میدیا، زمان و هەموو بیر و باوەڕەکان. واتە خەڵکی کوردستان خۆیان بڕیار لەسەر ئابووری، پەروەردە، ئاسایش، ژینگە و پەیوەندیەکانیان لەگەڵ نەتەوە وڵاتانی جیهان دەدەن. دنیای ئەمڕۆ دەبێت لەوە تێبگا کە پرسی کوردستان پرسێکی ناوخۆیی ئێران و تورکیە و عێراق و سووریە نییە. پرسی کوردستان پرسێکی نەتەوەیی، نیشتیمانی، مێژوویی، یاسایی و نێودەوڵەتیە. میلەتێک کە زیاتر لە 100 ساڵە لە پێناو مانەوە و مان و مەوجودیەتی، لە پێناو زمان و ناسنامە و ئازادی خۆی تێکۆشابێ، مافی خۆیەتی، دەنگی مافویستی و مافخوازی خۆی لە ئاستی هەموو جیهاندا هەڵبڕێ. بەڵام سربەخۆیی تەنیا بە دەربڕینی هەست و ئیحساسات وەدەست نایە و وەدی نایە. سربەخۆیی پێویستی بە ڕێخستنی بەهێزەیە، پێویستی بە دیپلۆماسی هەیە، پێویستی بە یەکگرتوویی و یەکڕێزی نەتەوەیی، دۆسیە یاسایی، ڕاگەیاندنی بەهێز، میدیای بەهێز، لۆبیگەری لە ئاستی نێونەتەوەیی و ڕێبەریەکی سیاسی ڕوون و شەفافەیە. لەمڕۆدا کە زۆرینەی شەقامی کوردستان خوازیاری سربەخۆیی و بنیاتنانی دەوڵەتی سربەخۆی کوردستان و گەڕانەوەی سەروەری سیاسی بۆ نەتەوەی کوردن لە هەر 4 پارچە داگیرکراوەکەی کوردستان، بەداخەوە پڕش و بڵاوێک لە ناو هێز و لایەنە سیاسەکان بەدی دەکرێت. وێژمانی ناو هێز و لایەنە سیاسەکانی کوردستان دابەش بووە بەسەر سربەخۆیی، خودموختاری، فێدەراڵی، کۆنفێدەراڵی و برایەتی گەلان. پێویستە ئێمە ئارمانی سربەخۆیی لە دروشمەوە بگۆڕین بۆ پرۆژەیەکی سیاسی، پرۆژەیەک بە نەخشە ڕێگایەکی بەرنامە بۆ داڕێژرا و ڕێکخراو، بە ستراتیژی و دەنگێک کە لە هەموو جیهان ببیسترێ. پێویستە تاکی کورد ڕوو لەو لایەنانە بکە کە ویست و داخوازی سربەخۆیی دێن نەگۆڕێ. پەیامی من زۆر ڕوون و شەفافە. نەتەوەی کورد بە هەموو زاراوە و خێڵ و عەشیرە و ناوچەکانیەوە بە درێژایی چیای زاگرۆس و تۆروس لە باشووری زاگرۆس و گەرووی هورموزەوە تا مەلاتیە و مەرعەش، واتە تا باکووری مێزۆپۆتامیا و ڕۆژهەڵاتی ئانادۆل پێکاتووە و لە ئێستادا جیا لەو شوێنانەی یەکێتی سۆڤیەت کە کورد تێیدا نیشتەجێیە بەسەر 4 ناوچەی باکوور، ڕۆژهەڵات، باشوور و ڕۆژاوا لە نێوان تورکیە، ئێران، عێراق و سووریەدا دابەش و داگیر کراوە. کەواتە کورد یەک نەتەوەیە، یەک وڵاتە و سربەخۆیی مافێکی ڕەوا سیاسی، یاسایی و نێودەوڵەتی میلەتی کوردە و مافی خۆیەتی، چ ببێتە یەک دەوڵەتی سربەخۆ و چ ببێتە 4 دەوڵەتی سربەخۆ کە دواتر دەتوانرێ لە چوارچێوەی وڵاتە یەکگرتوەکانی کوردستاندا خۆی پێناسە بکاتەوە. سربەخۆی کوردستان هەڕەشە نییە بۆ سەر ئاشتی و ئاسایش لە ناوچەکەدا، بەڵکو ڕێگەیەکە بۆ سەقامگیری، ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارام و کۆتایی هێنان بە داگیرکاری و نەعەداڵەتی. ئێمە خوازیاری داهاتوویەکین کە نەتەوەی کورد خاوەنی چارەنووس، وڵات و سەروەری خۆی بێ و لە کۆتاییدا بەڵێنیتان پێدەدەم
کە کوردستان ئازاد دەبێ و کورد دەبێتە خاوەن وڵات و کیانی سەر بەخۆی خۆی، وڵاتێکی ئازاد کە چارەنووسی لە دەستی کورددا دەبێ و سەروەری سیاسی و کەرامەتی ئینسانی بۆ تاکی کورد دەگەڕێتەوە.